من لە پێشە نەمەزانی هەر شان مێشە ئەملام دوایەوە پێمیان وت بۆ ناڕۆی خوشکەکەم ئەوش توش بووی نەخۆشی شێرپەنجە بوو وتیان بڕۆ مراجعەی کە دکتۆر بکە بزانە بۆ ئەملایەت ئەیەشێت منش چوون بۆ مۆمۆگرافیم کرد دەرکەوت کە بیدایەکەیەتی ئیتر کەوتمە عیلاج و دکتۆر و فەحس و شتم کرد ئیتر وتیان بیدایەکەیەتی پێویستی بە کیمیاوی نییە ئیتر کەوتمە عیلاج و شت تیشکم وەرگرت و ئێستاکە لە نەخۆشخانەی هیوا لە گروپی وەرزشەکەم لە عیلاج طەبیعیەکەم و وەرزشەکەم لەوێم والله من لە بیدایەتە زۆر ورم نەبوو یعنی ورم ڕووخا بوو الحەمدوللا مناڵەکان و مێردەکەم و کەسوکارم هەموو لە پشتم بوون تەشجیعمیان کرد و ئێستا الحەمدوللا زۆر باشم ورەشم بەرزە الحەمدوللا زۆر گرینگە بۆ ئەم نەخۆشیی ئێمە زۆر گرینگە یان هەیە نەخۆشی زەختی هەیە چاوری خوێنی هەیە شەکرەی هەیە بۆ هەمووی باشە من ئێستا خۆم ئەوان نەخۆشی زەخت و چاوری خوێنم بەرزە دایمە غودەم هەیە الحەمدوللا ئێستا زۆر باشە فەحس و شتەکەم هەمووی زۆر باشە بەینی ئەم گروپەوە کە ئەڕۆم هەفتەی 2 ڕۆژ زۆر باشە ئیسفادەمان زۆر لێ کردووە هیدایەت کە گوتیان لە فەحسەکە دەرچوو کە ئەم نەخۆشیەم گرتووە یعنی زۆر پشتم شکا یعنی بێتاقەت بووم زۆر هەر ئەگریام زۆر بێتاقەت بووم ئیتر وردە هەموو کەسوکارەکەم خوشک و براکانم مێردەکەم مناڵەکانم هەموو پشتم بوون و یعنی نەیان هێش دانیشم بە تەنیا بیر بکەمەوە ئیتر خەستخانەی هیواش کە هات چۆم کرد و ئەم هینەش بوو ئەم گروپی وەرزشە و علاج طبیعیەکە زۆر باش بوو بۆ من زۆر باشە هەفتەی 2 ڕۆژ دەرەچمە دەرەوە جەوێکە گۆڕم گەڵ هاوڕێکانم بە یەکەوە وەرزشەکەین دوو قسە ئەکەین یەکترێ بینین یعنی زۆر خۆشە ئەوەی لە ماڵ و دانیشتووە بە قسەم کات دەرچێتە دەرەوە باشترە بێت بۆ ئەم بچێ بۆ وەرزش ئیتر بۆ خەستخانەی هیوا بێ بۆ قاعەکانی دەرەوە بێت یعنی بەس ئەوە وەرزش بکە باشترە بۆی زۆر باشە هیوادارم هەموو نەخۆشیێک کە ئەم نەخۆشی شێرپەنجەی توش بووە نەترسێ ئیرادەی بەقوت بێ ئیشەڵڵا لەسەری تێپەڕێت و هیچ مشکلەیەک نابێ ئیشەڵڵا من پەیامم بۆ هەموو توش بوویەکی شێرپەنجە هەیە کە ئەو هەواڵی پێ ئەیەن کە تووشی شێرپەنجە بووی کۆتایی دنیا نییە وەکو پەتایەکی هەڵامەت وەکو هەر نەخۆشیەکی تر ئەویش نەخۆشیە کە شەرت نییە تۆ بۆ نەخۆشیە بمریت کۆتایی دنیا نییە ژیان بەردەوامە ئەنجا ئەگەر تۆ کەسێ توش بوو بۆ نەخۆشیە پەیوەندی بکە بۆ ڕێکخراوەشتانەوە کە ئێستا گروپ زۆرە بۆ ڕاضە ئیتر کە ئەچیتە ناویانەوە بڕوا بکە نەخۆشیەکە بیرەچێتەوە وەڵی 2 ساڵ بوون ناڕەحەت بووم لە پەستا هەر خەریکی فەحس و فحوسات و ئەم عەیادە ئەو عەیادە بووم نەخۆشیەکەم نەئەدۆزرایەوە ئیتر دوای ئەوە لە کۆرۆناکەیە زیاتر ناڕەحەت بووم دوای ئەوە کە چوون فەحس و مامۆگرافی وشتم کرد نەخۆشیەکەم دۆزرایەوە ئەو کاتەش لە کاتی کۆرۆناکەیە عەیادۆشت زۆر نەبوو تۆزێ ئەوە درێژەی کێشە ئیتر وەخۆی نەخۆشیەکەم بوو بە دەرەجە 3 وەڵی سەرەتا زۆر قورس بوو من ئەو کاتە ئەم گروپە منە ئەناسی کە باسی نەخۆشخانەی هیوایە نەکرد ماڵی کەسێکی نزیکم لەوێ بوو بڕابکە بە بەردەمیان نەئەڕۆشتمەم و بە ئەو هەناسی ئەوێ هەڵ نەمژم بەڵام ئیستا جاری وا هەیە لە هەفتەیەکا من 5 ڕۆژم لەوێم ڕۆژی وا هەیە 3 جار ئەچم یعنی زۆر ئاسایی یەک کەس نەترسێ نەخۆشی شێرپەنجە وەکو پەتایەک وایە دڵنیا بۆ نەخۆشانی شێرپەنجە ساغەکان کە ئەچن خراپە ئەگینا بۆ کەسێکی ساغ نەخۆشی شێرپەنجە خراپ نییە شتێک نییە بڵێ من لە کەسێکی کەەوە یان کەسێکی کە توش ئەبێ ئەوە نییە وەڵی پەیامم ئەوەیە ئەوەی تووشی ئەم نەخۆشیە بوو بە هیچ شێوەیە نەترسێت چونکم ئێمە ئیسە زۆرین ئەو کەسانی کە توش بن زۆرن بەردەوامیش لە زۆر بوونا ئینشاءالله ڕۆژێگە بێ هەمووی وشیارە بێتەوە و ئەم نەخۆشیە کۆتاییە بەڵام ئەوەشی کە توش بوو نەترسێ زۆر بە ئاسایی وەریگرێ ئیسە ئێمە کاتێک کە توش بووین هیچ وشیاریەکمان نەبوو بەڵام ئەوە تا ئیسە ئێمە خۆمان وشیاری بە خەڵکی کاین کە ئێشتا تووشیش نەبووە لە مستەقبل ئەگەر دوور بێخوایە کەسێ توش بوو
ئەم پەیامانە ئینشا ئەڵڵا گوێی لێبێ نەترسێ وەکو پەتایەکی هەڵامەت وەکو سەرێشەیە وەکو هەر سگێشەیە وەکو هەر نەخۆشیەکی کە بە ئاسایی وەریگرێ چارەسەری هەیە شێرپەنجە بەرامبەر نییە بە مردن هیچ عیلاقەیەکی بە نەخۆشیەوە نییە ئەگەر هەر کەسە و شتێکی بۆ دیاری کراوە ئەبێ پێی بمرێ شەر نییە ئەوەی شێرپەنجەی گرت بمرێ ئیشەڵڵا ئەمانەی ئیستا کە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن لە 105 یعنی زۆر بەکەمی ئەگەر بمرێ مەگەر قەدەری ئەو کەسە بەوە نووسرا بێ کە بەوە بمرێ ئەگینا زۆر یعنی ئەوەنە پێشکەوتووە کە ئیشەڵڵا نێڵن بۆ نەخۆشیە بمرێت وەڵڵاهی زۆر جار کەسێک ئەهات خۆی لێ بە دوور ئەگرتی یان عادەتەن کە تۆ میوانێکی یەتەوە خەی لەگەڵەکەی دەسەکەی دەمەلی خۆیان بە دوور ئەگرت یان لەو شتێکە تۆ تشتیتیا ئەخۆی نەیانە خوار بەکاریان نەهێنایەوەیان نەزانی تووشە بن من خۆشم ئەو هەستم هەبوو یەکەم جار پێشەوەی توش ببم کە بیامتە نەخۆشیێکی وا لەوانێ خۆم لێ بپاراستایە بەڵام ئەم شتێک نییە بڵێ ئەگا بە یەکێکی کە وان نییە.